هەڵەبجە پارێزگایەکی سربەخۆی ئێستا لە دابەشکردنەکانی سامانی مرۆیە ئێمە 61 فەرمانبەرمان هەیە وەک هەر پارێزگا لە پارێزگاکانی ترا و سنوورەکەشی جیاکراوەتەوە بە پێی ئەو بڕیارانەی کە لە پەرلەمان و لە سەرۆکایەتی هەرێمەوە دەرچووە حکوومەت تەنفیزی کردووە کە ئەویش قەزایەکی مرکزی هەڵەبجەیە لەگەڵ 4 ناحەکانی سیروان، ناحەی خورماڵ و ناحەی بەمەوە و ناحەی بیارە. کۆی گشتی دەنگدەرانی سنووری پارێزگای هەڵەبجە جگە لە بەمۆ بە پێی تەقدیری کۆمیسیۆن بە پێی هەڵسەنگاندنەکان ئەگاتە 85 بۆ 90,000 دەنگدەر. ئێمە وەکو فەرمانگەی پارێزگای هەڵەبجە لە 20 مانگەوە سەرجەمبنکەکانی ئەم سنوورانمان کردوتەوە بە ڕووی هاوڵاتیانە و تا ئێستا ئەوەی کە پێداویستی بێت داوا لە هاوڵاتیانەکەین بە هەر شێوازە دەنگەکان هەرچیە بۆ چوونەکان هەرچیە لەسەر هەڵبژاردن یاخود لەسەر ڕفراندۆم ناوەکانی خۆیانیان تۆمار بکەن.